بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ئەم ساڵ ڕێژەی بارانبارین بۆ دوو هێندە بەرز بۆتەوە لە هەرێمی کوردستان. بەداخەوە ئەم ساڵ ڕووداوی ناخۆش و جەرگ بڕیشی لێکەوتەوە بەهۆیەوە بەشێک لە وڵاتیانمان بەتایبەتی لە ئیدارەی گەرمیان و سنوورەکانی پارێزگای سلێمانی بوونە قوربانی. لە پرۆگرامی ئەمجارەی بۆ هەمووان بە میوانداری بەڕێز ئاری ئەحمەد قادر بەڕێوەری گشتی ئاو و ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان و هەروەها ژمارەیەک لە هاو نیشتیمانیانی زێدە ئەزیز گەنگەشەی بارانبارین و هۆکارەکانی لافاو لە هەرێمی کوردستان دەگەین. کاگاری زۆر بەخێرەوەی سەرسەر و سەرچاوان بەڕێزانەوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان هاتن قوربان بە یەکسەر بەوە دەست پێ بکەین ئاوخەمی خۆمان دەربڕین بۆ قوربانیانی ئەم ڕووداوە سروشتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان ڕوویدا. اینجا پێم خۆشە جەنابەت باسی ئەوە بکەی هۆکاری هاتنە ئارای ئەم لافاوە بۆچی دەگەڕێتەوە. کەرم کە زۆر زۆر سپاس کاکسێن بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەین. سەرەتا بەڕاستی زۆر زۆر خەمبارین و هاوخەمی خۆمان دەردەبڕین لە بۆ ئەوە هاوڵاتیانێکەوە تووشی زەرەر و زیان بووینە، تووشی حالەتی مردن بووینە لە منتیقەی گەرمیان و چەمسەماڵ و پاڵپشتی خۆمان دەردەبڕین وەکو حکومەت وەکو تاک وەکو هاوڵاتیەکی ئەو هەرێمی کوردستانە بۆ خزم و کەسەکانمان لەو دەبەرە خۆشەویستە. بابەتی بارانبارین یان بابەتی ئەو شێوازە نوێی بارانبارین بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە ڕوویداوە و تاوان ئەو بابەتی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە دەگەڕێتەوە نیهایەتی ساڵی هەشتایەکان. دەبینی مەوسم هەیە لە هاوینان و زیاتر وشک دەبیتن، وشکە ساڵی دەبیتن و بەزستانانیش بە هەمان شێوە شێوازی بارانبارینەکە و ڕێژەی بارانبارینەکە زۆر زۆر گۆڕانکاری بەسەر داهاتیە. ئەوەی کە پێشان لە ساڵانی هەشتایەکان و بەشێکی نۆهەتەکان دەدیت بارانبارین بە شێوەیەکی 2 ڕۆژ و 3 ڕۆژ بەردەوام دەبوو بە نەرمی. ئێستا کە ئەو هەمان بڕ دەبینی بە کاتژمێرێک بە 2 کاتژمێر لە شوێنێک دەباریتن و هەندە جاران وای لێ هاتیە شێوازی بارانبارینەکە بوویتە سپۆتیش. دەبینێت لە شوێنێک دەباریتن لە 1-2 کیلۆمەتر لەولاتر یان لە چەند سەد مەترێک لەولاتر هەر بارانیش ناباریتن. کاگاری ببوورە ئەمە هەمووی دەزانین گۆڕانکاری کەشەوە هۆکاری سەرەکی بووە هەر لە سەردەمی کۆرۆناوەشە تا ئێستا. بەڵام باز لەوە دەکرێت ئەو ڕووداوانەی بەداخەوە ئەوەی چەمشەماڵ و ئەوەی کەلار ئەوەی سنووری پارێزگای سلێمانی باز لە کەم تەرخەمی دەکرێت. ئێوە وەکو حکوومەت کەم تەرخەم بوون یا ئەوە تا باڕوون بێ لە لای خەڵک کەم تەرخەمەکە بۆچی دەگەڕێتەوە ببێتەوە کاری لافاو لە کاتێکدا دەستگا میدیایەکان پێشووتر خەڵکی دەیانزانی خەڵکی سادە و ساکار دەیزانی شەپۆلی بارانبارینی چڕ بەهێز بەڕێوەیە وایە. کەرم بەێ کاکسێن بابەتی بەخۆی دروستبوونی لافاو بەندە لەسەر چەند حالەتێک. یەکەم شت کەمیەی ئەو بارانەی کە لەو ماوەی دەباریتن. دووەم شت ڕێژەی ئەو بارانێکەوە دەستە ژێرزەوی. سێم شت مەساحەی ئەو زەویە کە لەسەری دەباریتن ینی مەساحەکەی بە معادلەی هەیە پێدێن CIA ئەوە کەمیە ئەو بارانە حسێب دەکرێتن یا ئەو کەمیە بارانەی لە شوێنێکی محدد دەباریتن و دەبیتە ئاو لەسەر زەوی دەڕواتن. چەند تایمەکە چەند وەختەکە کەمتر بێتەوە ئەوەندە زیاتر شەپۆڵەکە یان چڕتر دەبێتەوە کەمیە ئاوەکە زیاتر دەبیتن. ئەو بابەتەجان ینی دووەم ئەو بەنسبەت ڕێژەی بارانبارین کەەوە کو دروست دەبیتن و لافا و کەمیە ئاو کوکۆ دەبیتەوە. بابەتی ئەوەی کە باسی ئەو دەکرێتن کەم تەرخەمی هەبیتن یان بابەتی تەزاوز هەبیتن لەوێندەرێ لە زۆربەی ینی بەداخەوە لە زۆربەی ئەو مەساراتانەی کەەوە ئاوی پێدا دەڕواتن یان پێ دەرێن کەندە مەوسمیەکان کەەوە بەزستان ئاوی پێدا دەڕوا بە هاوینان وشکە هاوڵاتیانی خۆمان بەشێکی زۆریان تەزاوزیان کردە سەرێ چ بەوەی کەەوە زبرزارێکی زۆریان فرێدای دەناوێت چ بەوەی کەەوە پاشماوەی بیناکاری زۆرها پاشماوەیان فرێدە ناوێت چ بەوەی کەەوە وەکو مەقالع بەکاراتیە و چ بەوەی کەەوە هەولیان داوەکەەوە زەویەکانی خۆیان فراوانکەن ئیسیفادە لەو تەنیشت مەسارەتانە وەگرن. لە هەموو دنیا
محرماتی کەنت هەیە زۆر باش ئێستا لە هەرێمی کوردستانیش ئەو محرماتەمان هەیە و بە یاسای ژمارە 4 ڕێکخسترایە و بە زەندی ڕێنمای ڕێکخسترایە بەڕان زۆر باش لەگەر ئەوەش ئەو یاسای سەزاوزاتیش زۆر هەیە لە چوارچەوەی ئەو یاسایی کە جەنابەت باسی دەکەی لێکۆڵینەوە دەکەن لە لایەنی کەم تەرخەمی بەدڵنیایی کوچۆن پێشتر لە شوێنی تکە ئەو بابەتە ڕوویداوی لێکۆڵینەوە کرایە بە هەمان شێوە لێکۆڵینەوە دەکرێتن چ لەوانەی کە لە دەرەوەی شار هاتیە ڕوویدایە چ لەوانەیەکەوە لە ناو شاری هاتیە لێکۆڵینەوەکە دوو بابەت دەگریتن لایەنە قانونیەکان دەگریتن بەوەی کەوا چێ تەجاوز بووە چێ خەتابار بووە چێ کەم تەرخەم بووە بابەتی دووەمیش لە ڕووی تەکنیکیەوە چارەسەری گونجایی بۆ ببیندرێتەوە چۆن لادرێتن چۆن چارەسەرکرێتن چۆن خاوێنکرێتەوە چەند پێویستە خاوێنکرێتەوە و چ دروست بکرێتن لە بۆ ئەوەی کەوا جارش بابەتە دووبارە ئێستا ئێمە لە دەربەندی گۆمەسپانی دیمەنەکان ئەو ئاوامان پیشان دەدەن کە گلدراوەتەوە پێما بێر ئاوی بارانە لە کابینەی نوێم ئێوە وەکو حکوومەت زۆر هەوڵتاندا بۆ دروستکردنی بۆند و بەندا و گلدانەوەی ئاوی باران پرسیارەکەم لێرە ئەوەیە بەشان و باڵدا هەڵگوتنی ئێوە نیە وەکو کابینین و پرسیارەکەم زێدەتر بۆ ئەوەیە دروستکردنی بۆند و بەندا و ڕێگر بوون لە هاتنە ئارا و یان دروست بوونی لافاو ئەم جارە طبعا لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم تاکو ئێستاکە ئەوەی کە هەیە نۆ بەندا و ئیشی دەکرێتن خۆشبەختانە ساریان تەواو بووینەوە ئەوان دیژ دەژێر جێبەجێکردن و 97 پۆنت کاریان تێدەکرێت کە زیاتر لە 43یان لە هەرێمی کوردستان تەواو بووینە لە پێشووتر ماوەک پێشتا کە ساری 2020 وەکو ئاگادار بوون ئەو بابەتەی کە لافاوەکە لە شاری هەولێر ڕوویدا ئێستا لە چاردەوری شاری هەولێر لەسەر چەند مەساری هەیە هەمووی کاری لەسەر کراوە کە بەنداوی لە دروستکرێتن و بەشێکی زیاتری ئەو شوێنانێکەوە مەساراتی کە سروشتەکانیان دێتەوە ناو شارەکانیان دێتەوە ناو گوندەکانیان ناو قەزایەکان بەر شێوەیەک بتن محاولە دەکرێتەوە بەنداو یان پۆندی لەسەر دروست بکرێتن هەم بۆ گڵدانەوەی ئاو هەمیش بۆ پاراستنی ئەو شوێنانێکەوە جێ ئاودانە دەبەوەی بربەستێکن ئەم ساڵ کە لە هەولێر لافاو نەبوو هی ئەوەیە کە کاری بۆ کراوە ئەو بۆند و بەنداوانەوە کار لە کەس نەزان پۆن دروستکرایە بە حدودی 300-400 هزار متر سێجا ئاوی گڵدایتەوە لە دارەت و سێ پۆن دروستکرایە بە هەمان شێوە زیاتر لە 200-300 هزار متر سێجا ئاوی گڵداتەوە و لە بەرزایەکانی تارین بە هەمان شێوە یعنی ئەوانە هەمووی ڕاستە بەو خێرایی هەمووی نەکرایە و 2 قەریکین و ئەو پرۆژانە پرۆژەی نیشتیمانینەوە و هەم بودجەی زۆری دەوێتن هەم ماوەی زۆریشی دەوێتن هەم دیراستکردنەکەشی ماوەی دەوێتن و هەم دروستکردنەکەشی بەران لەگەرەوەی دەستپێکەکی زۆر باشە لە هەرێمی کوردستان هەم لەو بابەتی درێنەی ئاو هەم لە پاراستنی شارەکان لە لافاو هەم بۆ ئەوەی کەەوە ئاوی ژێرزەوی پاراو بکرێتەوە هەم بۆ جوانکاری لە بۆ سیاحات لۆ زۆربەی بابەتەکان بەندا و پۆندەکان تەنها ئەوە نییە بابەتێک بیتن برێ پاراستن بی لە لافاو بیتن یان گلدانەوە ئاویتن چەندین مەبەستکە لێ دەبیتن هەروەها دەبیتە ڕێگرێک لەوەی کەوە لە دوای ڕووبارەکان ئەو پرۆژانی کە هەیە شێدواتی ڕووبارەکەش کەم دەکاتەوە لە بۆ پرۆژەکانی خۆش دێم وڵات حەزم لێ بچمە لای هاو نیشتمانیان بەڵام دیارە میوانێک کلێرەیە پێشووتر زەرمەندی لافاو بووە بەخێر بێ قوربان جەنابەت پێشووتر بەهۆی لافاوە زەرمەند بووی لە کوێ دادنشی گوندی کۆریەکان لە هەولێر زۆر باشە بە پرسیارێک لە جەنابەت بکەم ئێستا کە دەبینی خەڵک لە گەرمیان لە چەمچەماڵ بەهۆی لافاوە دەبنە قوربانی گیان لە دەستدەدان مناڵی بچووکی تیا بوو چه هەستێکت هەیە یان چیت بەبیر دێتەوە ئێستا کە ئەو خەڵکە دەبینی لێ وەکو ئەو ڕۆژێک کە خۆم بەفکردێتەوە کە ئێمە چیمان بەسەر هات جەنابی سەرۆکە یەکسەر بەهانەمانەوە هات سەرۆژ حکوومەت ئەحساست چێ بۆ ئەم خەڵکە کە ئێستا زەرمەند بوون لەوێ دەبی بە هەموو شێوەیەک ئێمە یارمەتیان بدەین بە هەموو شێوەیەک لەگەڵ مەسەڵ جەنابی سەرۆژ وەکو بڕیاریدا ئێستا دەستگای ڕوانگە دەستگای ئەوانە هەمووی ئێستا لەوێن دەر بە یارمەتیان دەستگای بارزانانی نەمر باڵێ ئەو کاتێکەوە لێتان قەومە ئەها بەبەر شەپۆلی لافاو کەوتن حکوومەت زوو هاوکار بوو هاوکارەکانیان فریاگوزاری بوو خێرا بوو خێرا بوون بڵێ قەرە بوو کراویتەوە بە تەواوی الحەمدولله یعنی حەسب ئەوەی
يعني ئەوانەی کە زەرمەند بووی هەموو گەشتەوە حەقیقۆت تقریبا الحمد لله الحمد لله زۆر بەخێر بێ سەر چاوە پێم خۆشە هاوڵاتیانمان ئەگەر پرسیاریان لە کاگاریە هەر لەسەر ئەو وەزعەتەی کە هەیە لەسەر ئەو بۆند و بەنداوانە کەرم کەن کامەتان پرسیارتانێ فەرمو دەست خۆش قوربان فەرمو. زۆر سپاس سەرەتا بە خێراتنی کاگاری دەکەم وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر هاوخەمی خۆم دەردەبڕم بۆ زیان لێکەوتوانی ئیدارەی گەرمیان و چەمچەماڵ باقەت پرسیارەکەی من ئەوەیە لە کاگاری ئەمن وە پرسیارەوە جێگای دەستخۆشە کە حکوومەتی هەرێم لە کابینەی بەڕاستی ئیتیمامێکی زۆری بە بەنداوەکان و پۆندەکاندا هەر وەک دەبینین ئێستامە لە دەربەندی گۆمەسپانین کە ئەو سەدەیە وەک جەنابیان باسی کرد ئەو پۆند و بەنداوانە تەنها لە بۆ یەک سوودی نییە بەرکو یەک لەوانەکە دەبینین ئەگەر خوانەخواستا لە بۆ کشت و کاڵە لە بۆ کۆکردنەوەی ئاوا لە بۆ گەشتیاریە ئەوەی زۆر گرنگی و مەترسیشەکەەوەی ئێستا بەرنامەکە ئێمەش لەسە ئەوەیە دوورمان دەخاتەوە لە مەترسی لافاو بەڕاستی کە وەک جەنابیان پرسیارەکەشم ئەوەیە دەبێت کە کەشناسی لە هەرێمی کوردستان هۆشداری دەدا لەوەی کە لە بارانێکی بە خوڕ دەباریتن و مەترسی لە سەر ژیانی هاوڵاتیان دروست دەبی دەبێ حکوومەت بەهاقەت لەو کاتەی عسابی خۆی بکاتن ئامادە باشی بکە لە هەموو سنوورەکان وەک دەبینین لە هەولێر دیتمان کە باسیەوە کەشناسی باسیەوەی دەکات کە مەترسی هەیە لە فاو دروستبی دەبینین لە سنووری ئیدارەی هەولێر بەهاقەت حکوومەت ڕاستەوخۆ لە سەرخەتە جەنابی پارێزگار هەموو تیمەکان بە هەموو حکوومەت لە سەرخەتە بەرام ئەوەی دیتمان بەهاقەت لەو چەند ڕۆژێ ڕابردوو لە ئیدارەی گەرمیان لە چەمچەماڵ دیارە حکوومەت وەکو پێویست نەبوو بەهاقەت لە بۆەوەی ئامادەکاری بکاتن کە ئەو هۆشدارێ بە حکوومەت ڕایس کەشناسی گوتبووی دەباوان ئەسابی خۆیان گەیشت کاگاری باسی کەم تەرخەمەکانی کردەوە برا بە ڕێزا با بەدیوێشکەم پرسیار لە جەناب بکەم جاری وایە بە بەرگری نەبێت لە لایانی پەیوەندیدار مەسەرەن لە کەشناسی لە دەستگا پەیوەندیدارەکان دەستگای میدیایی وڵی ئەگەر هاوڵاتیان و هاونیشتوانیان لێم زویر نەبن نمونەیەک وەبیر خەڵکی دێنمەوە دو-سێ ساڵ لەوە پێش بەفرێک بە چڕی باری یەک دوو ڕۆژ پێشووتر لە دەستگا میدیایەکان و ناوەندەکانی پەیوەندیدار بەم باسە ڕایان گەیاند شەپۆلێکی زۆری بەفربارین لە ڕێت کە ئەگەر پێویست نەبێت نەچنە دەرەوە ئێکە بەفرەکە باری من لەسەر ئەو شاخەی سەفین ئەوە ئێستا لە جەنابتە بینیمان خەڵکانێک ڕێیان لێ گیرا بوو دەیانگوت داوا دەکەین حکوومەت فریامان بکە باشە بۆ ئەوە ڕووبدا بۆ پێشووتر ینی کار لەسەر ئەوە نەکەین خەڵکی بە هەموو پێوەرێک هۆشیار بکەینەوە کەرم کە تاوان کاکسێن بەڕێزانانی بابەتی هۆشیارکردنەوە یان بابەتی خۆپاراستن تەنها ئەرچی حکوومەت نییە هەموو ئەو بابەتانە ئەرچی هاونیشتیمانیانە چۆن حکوومەت ڕێنمای دەردەکات حکوومەت ئەو ئەساسیەتانە دادنێتن کەەوە پاراستنی هاوڵاتیان تێدابی ئەو ڕێنمایان دەردەکات کە پاراستنی هاوڵاتیان دێبی ئەو پرۆژانە دروستەکە کە هاوڵاتیان بپارێزیتن و وە خۆشگوزەرانیان کاتن ئەوەی کە پێویستە لەگەرەوەی پەرە لێ لەگەوەی بڕاتن هاوڵاتیان بەخۆیان بای هەندێک شارەزا بن یان کاتێکەوە حکوومەت ئاگاداریەک بابەتێک بڵاو دەکاتەوە بە هەند هەرگیرێتن زۆر جارەوەی کاکسەهێن تازە باسی کرد بابەتی زۆر جار هەیە دەبین هاوڵاتیان لەناو بەفر دەمینێنەوە یان کاتی لافاو یعنی ئەمە هیوادارین کەەوە کەم تەرخەمی نەبیتن لەو شوێنەی کە باس کرا لە تەمتەماڵ و لە گەرمیان ئەوانە بەران ئەوەی ئەمە ئەگامە دێبوو 3 ڕۆژ 4 ڕۆژ زووتر زۆربەی ئیدارە و پارێزگاکان کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا لە شاری هەولێر مەسەرەن کە ئیستاکە لەو بابەتە بەڕاستی هەمانجێکی زۆر تونند و تۆڵ هەیە لەسەر ئاستی پارێزگا قایمقامیەتەکان بەڕێوەبەرایەتەکانی ئاوەڕۆ بەڕێوەبەرایەتەکانی ئاودێری دیفاع مەدەنی پۆلیس برانی هاتوچۆ یعنی لەسەر هەموو ئاستێک حتا JCC کەەوە بابەتی قەیرانەکان ئیدارە دەکاتن هەموو ئامادەباشی خۆیان دەکەن یعنی ئامادەباشێکی باش دەکەن ئەو منەظەماتانی کە هەیە لەو شوێنانە کە پاڵپشتی شوێنەکان دەکەن بە هەمان شێوە هەمووی ئاگادارکراینەوە کاتێک کە ئەمە دەزانین بابەتێکی ئەوهال بەڕێوەیە بەڕاستی پێویستەکەەوە بە هەندوو وەرگیرێتن ئەوە لایانی حکومیەکەی لایانی هاوڵاتیانە زۆربەی هەموو ساڵ ئەو بابەتە دووبارە دەکرێتەوە و هاوڵاتیان لە ڕێی پارێزگاکان لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو ئاوەڕۆ لە ڕێی
میدیاکان ینی بە سوپاسەوە زۆر تەرکیز دەسەوەی دەکەن کاتێکەوە لافاو بوو یان شتێک ئاو هاتەش ژۆرێ کە گەیشتە ژۆرێ پێویست ناکاتن ڕابکەی پێویست ناکاتکەوە بەسە شقامەوەی دەبی یعنی یەک تابق بەڕاستی شوێنێک بەرزتر چکە هەر چۆنێک بیتن لەو بابەتە نایەتە قاتی دووەم ینی نایەتە تابقە بەسەرەوەتر لۆیە لە وەختی کە لافاو گەیشتە تو پێویست ناکات لێ ڕابکەی بەحاول بکە جێژی بەرزتر ببینەوە بچی ئەو شوێنە دوو دەرکەو پەنجەرەکانت سێ ئۆتۆمبیلت چار یعنی ئەگە دەزانی شتێکی ئەوهالانە لێ نێزیکەوە دەزانین شوێنەکەت خەتەرە لە دەرەی ینی پێویستە بچێ شوێنێکی ئەوهالانە دڵنیابیکەوە لێی پارێزراوی دۆیە ینی بابەتەکە یەکلایەنە نییە تەنها حکومت نییە پێویستە هاوڵاتیانیش بای ئەوەندا ئاگادار و هۆشیار بن کاتێک کە دەرێتن بارانیش زۆر دەبیتن ئەسڵەن پێویست ناکاتن ڕێگای دوورەکانیش ئەگە زەرور نەبیتن ینی ئەو بابەتانە ئەمە دائیمەن دەبێت خزمەت گوزاریەکانی حکوومەت ئیش و کارەکانکەوە ئەو بخۆش گوزارانی هاوڵاتیانە پێویستە هەوردوو لە تێدا پابندی خوای زۆر باشە ئارام بۆ دووبارە نەبوونەوەی ئەم حاڵەتانە باسی سەر تا سەر هێرێمی کوردستانەکەم بەتەنها مەبەستم سنووری پارێزگای لێر نییە چونکو بۆ منێک بۆ جەنابیشت بۆ نیشتیمانیانیش هەڵەبجەش بۆ من گرنگە بۆ گرنگە ئیلە ئاخیری چی بکرێ ئایا بۆند و بەنداوی دیکە پێویستن بکرێن بۆی چیدی لافاو زەرر بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی ئەم هەرێمە نەگەێنێ یەکەم شت ئەوانەی کە حکوومەت دەیکاتن تقریبا لە عمری ئەو کابینەیە ئەمە تقریبا بە حدودی 97 پۆنت و هەم لە دیزاین و لە جێبەجێکردن و بەشیان تەواو بووینە بە تەوابوونی ئەو بابەتانە تەقەن زیاتریشی دەوێتن بەڕاستی چکە ماشەڵڵا هەرێمی کوردستان 5 ڕووباری سەرەکی هەیە دەرێەوە بە هەزاران لق و پۆپ هەیە کەوا لە کاتی بارانبارین ئای پێدا دەڕواتن پێویستە هەم بۆ ئەوەی کەەوە ئاو گڵدرێتەوە هەمیش بۆ پاراستنی هاوڵاتیان و شوێنەکانی نیشتە جێبوونە لە لافاو دروست بکرێتن ئەوە بابەتەیە و ئەوەی دڵنیاشم گۆڕینی ڕێرە و ڕێرەوی ئاو ئەویان بابەتی تەزاوزاتەکانیان ئەوی دێنە سەرێ بەڕاستی ئەویان چەند دروستکردنی پۆند و بەنداوەکان مهمە لادانی ئەو تەجاوزاتانە و دروستکردنی و ڕێڕەوی دروست پاراستنی محڕەماتی ئەو ڕێڕەوانە ئەوەندە مهمە یان مهمتریشە لەوەی کەوە هاوڵاتیان پارێزراو بن چ ئەو هاوڵاتیانێکەوە تەجاوزەکان کردیا چ ئەو هاوڵاتیانە لە شوێنەکان نیشتە جێبوون دەژین ینی کاتێکە دەبین ئەگە کەمیەک ئاو بە شوێنێکدا دەڕواتن ئەگە تەزاوزێکی لە پێش بیتن سەبر ئاستی ئەوەکە بەرز دەبێتەوە دوایە وەکو شەپۆلێک دەڕواتن بەڕاستی کاتێک کە دەدەقی ئەو شوێنە وەکو شەپۆلێک دەڕواتن بە کەمیەکی زۆر دەڕواتن هەم ئەو مەساراتانی کە هەیە پاشە خۆی تێک دەچی زیاتر هەم وە دەکاتن ڕێڕەوەکەی گەورە دەکاتن و لەبەر ئەوی ڕێڕەوەکەش یەکتەر گەورە نابیتن دەڕژێتە سەر تەنیشتەکانی و زۆر باش هاوڵاتیان دەکرێت جەنابتان هێڵێکی گەرمتان هەبێ بۆ ئەوەی هاوڵاتیان کاتێک ڕێڕەوێکی ناتەن دروست دەبێن ئاگادارتان بکەنەوە بڵێن تکایە وەکو لێژنە فەرمونون سەیری بکەن و ڕێڕێوێکی دروستی بۆ پەیدا بکەن هەموو ئیدارەکان پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان قەزایەکان ناحیەکان بەڕێوەبەرێتەکانی ئاودێری لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرێتەکانی ئاوڕۆ لە هەرێمی کوردستان شارەوانیەکان ئەوانە هەمووی و هەروەها برانی پۆلیس وەزارەتی ناوخۆ بەڕاستی ئەوانیش پەیوەندی بە هەر بابەتێک شوێنێک لە شوێنانە بکەیت کە لێ نێزیکە دەتانی ئیسفادە لێ بکەی و دەتوانرێت چارەسەری بابەتەی بگرێتن لێ داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم لە زاخۆ تاکو و خانەقین هەر بابەتێکی ئەو شێوەیان دیت توانیان ڕسمێکی بگرن بینێرن لە سوۆسیال میدیا لە بۆ ژمارەیەک لەو شوێنانی کە باسمان کرد بە سوپاسەوە ئیجرعات دەکرێتن و دێتن چارەسەر دەکرێتن لێ داوایان لێ دەکەینکەوە ئەو بابەتانە زوو ئاگادار بکرینەوە هەتا بتانی ئیجرعاتی پێش خۆش ئێوەی بەڕێز کە ئێستا لێرە میوانن بەشێکتان پێم وابێ جێنشینی ئەم سنوورەن وایە پێم خۆشە بزانم گلدانەوەی ئەم ئاوە کە دروست کراوە هیچ سوودێکی بە ئێوە گەیاندوە وەکو ناوچەکەی ئێوە پێم خۆشە قسە بکەن لەسەرەوە ئەگەر لەسەر کاکاری و ئاوی چەمچەماری قسەی بکەین حکوومەت بەرپرسیارە بەرپرسیارکردووە من ئەلحان کوتزانم خوا باخە ئەوەزانم ئیشکووە هەر لە زەڕعی پێداوەرە هەتا دەگاتە من هەمووی پارەدا لەو لای ئاوێ لۆکەندێ بەس جێی بیت و بەسە بەس جێ بیت و هەتا هێوارێ ئەتوو دەگەری برێ کەڕۆکاکە ئەمن حمرم هەفتا و قسوو سارە ئاو دەگاتە ئێرە دەرێکورە بابە ئەو باران نمایە ئەو ئاوان نمایە ئەو پرسیارەکەی ویە لەوێ ئەگەر ڕێڕەوی ئاوی نەبی من ئەومەتێکم دیتە هەتا چیمە کەربچنەوی سنگاوی دیتم ئەگەر ڕێڕەوی ئاوی نانەندابی شێران بە پێنج دەخان ئەو
پێست مارە یاین لایەندا ڕێرەوەکەیان ئەمەش باسی ئەومان کرد خۆی لێرادن خۆی لێراد هەر بابای دەرێ معاسەبە یەکەین معاسەبی چی دەکەیت تازە سێکا بێت چۆ قوڕێ خانی دوو ناوێ ئێستا ئاتوو لەو سنوورەی خۆت چل لە دڵیدا مایکەکەشت بە نێزیکەوە قسانەکەم هەژی نێزیک چل لە درێدا چت پێویستە کە ئەو بۆندا ئەتو دەرەی سوودینێ بزانم لە سوودینێ گلەی لە درێدا ئەمەنیستم پێویست نیە هەڵە خۆی لۆ منتیقی لە خۆت نادەی ئێستا ئەمە دەستن بۆ مەچینە و ئاو شتێوارە نەکەیتە خەرک زەرعاتی لە ئەو ئاوی بکە باشتەچی چاکە لۆکو بوونەوەکەی ئەگەر ڕاستەکە دێ برشکە بێ ئەو منتیقە لەوانێ 56 بیت ئاویشک بووە ئەگەر 4 مەتریکە برنگ بی ئەو لەوێن دەرێ ئاوکە 4 مەتریتکە برندەوی ئیشەڵە با دویتکە برێ بە دوای نوانێ باشتر بیا دەست خۆش چی دیکە لەگەڵ جەنابەت هاتوو بزانم باوانش قسە بکەن نازانم محەممەد و دەی کاک محەممەد کامێ فەرمو کاک محەممەد دەست خۆشتان لێ دەکەین زۆر بەخێرێن بژی بە قوربان بەڕاستی ئەو بەنداوە یعنی زۆر سوودی لۆ منتیقی هەیە ئەمە بڕک لێرە دوورین ڕاستە لەوانەیە لە ساتکەی بەس ئەگە بێت و مەسەلەن 4-5 مەتریکە ئاوەکە هەستی زۆر ئیسیفادەی دەبی ینی ئەو بیرانن کە چەند سارە هیچک بووینە زۆر ئیسیفادەی دەکەن ئێستا منتیقی مەسەلەن عاجی ئەحمەدوانە پێم وایە فەرقی کردی ینی ئێستا منتیقەی بۆ وشک بووە بەخوای زۆر بیرمانیشک بۆ بەرێ ئێستا ئەمە خۆ بیرن لە ئەوەی لۆ لێدرایە لە قەراسنجی سەرێ ئاومان لەوێ لۆ دێ بەس ئەگەر بێت و ئەو بەنداوە بە تەواتی یعنی ئاوەکە گربیتەوە تەواوبی دەستخۆش ڕاستی زۆر ئیسیفادە هەیە باشە دەست خۆشی بە کاگاری بزانین چارەسەرت چیە فەرموو طبعا بەنداو پرۆژەی استراتیژی ینی نیشتیمانی گەورەنە لەوانەیە تاکو ئێستاکە ئەو بەنداوە تەواو بووە بە هەیکەل بەران ئەمە ئەو ساری یەکەمە ئینتزاری ئەوەی دەکەن کە پڕبیتن مامەژۆی گوتی بتە 4 مەتر سوودی دەبی ئیشاڵە نەک 4 مەتر ئیشاڵە 4 مەتر 20 مەتریش پڕ دەبیتەوە ئیشاڵە دەبینین سەڕێژیش دەبیتن ئەوە بارانی یەکەم ئەلحەمدوللا فەرقەچی کردیا و برانە یەکەچیان بەڕاستی هەندێک ڤیدیۆی پێشانداین کەەوە چ ئاوەک دێتن ئیشاڵە نعمەتەکانی خۆی بەردەوام دەبیتنەوە ئەو بەنداوەکانی کوردستان هەموو دەبینین پڕ دەبیتن بابەتی وشکبوونی بیرەکانتان دوو بابەتە بەڕاستی مەجموعە بیرێکی زۆر بە نایاسایی لێدرا لەو منتیقەیە هەرێکەوە مەزرعایە و ئاوی دەردەینیتن ئەوە یەکەمیان دووەمیشان لە سنووری ئەو حەوزانە لە سنووری ئێوە ئەو عامە نەک بە ڕێزانەبی عامە بەڕاستی ئەوە یەکەم دووەمیشان ئەو حەوزانەی کەەوە منتیقەی چیایینە هەمووی موسمینە باران باش بیتن ئاوی دێتە ناوی باران کەم بیتن سارک ساری دووەم زۆربیان وشک دەبی ئەسڵان بەشی زۆریان ئەوانی کەەوە سارک ئاویش باش بیتن بارانیش باش بیتن لە مانجی نۆدا کوردەواری دەرێتن گاقۆڕان هەیە هەنێ هەنجینێ بەڕاستی بیرەکان زۆر وشک دەبیتن تەواو دەبیتن یعنی ئینتزاری بارانشکە دەکەم بە خێرایی دەبەوەی ئەو ئاوە بەرز بیتەوە ئەو بنسبت ئەو بابەتەی ئەو پرۆژەکە تەنها بەنداوەکە نییە تەنها خەزنی ئاوەکە نییە تەنها پاراستنی شارەکان نییە لە لافاو دەتوانرێتن باوەکی دیکە منتیقەیە ئەلحەمدولیلاوە دوو شەقامەکەش وە شەقامە حەولەکانیش هۆردوکتەوە بووە دەبیتە شوێنێکی گەشتیاری بەڕاستی چێ ئیسفادە دەکاتن بە دەرەزەیەک ئیشاڵە خەچی ئەو منتیقەیە و ئەنگۆ نێزیکترینن و شایەنترین کەسن کەەوە لێکوانە ئیسفادە بکەن دوو بابەتی زراعات چ لە پێش چ لە پاشی بەنداوەکەی بابەتی سەروەی سەمەکی بەنداوە هەموو بەنداوەکانی کوردستان هەموو بەنداوەکانی ئەو خەڵکی لە دەوروبەری دەژی ئەوان سوودمەندەوە بەتەکید یعنی هەتا ڕێنمایەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی زۆر وازع خەرچی منتیقەکەی لە ئیشکردن لە بیدایەتی هەتا نهایەتی ئەوان سوودمەند بن و ئەوەل وەخیریش ئەوە لە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان دروستکرایە یعنی شتێک نییە برێ وڵای ئەو تایبەتە بەزیەکی بەستە ئەکید ئەو ئاوەی گل دەدرێتەوە ئیسفادەی دەبی لۆ پاشە دەستخۆش لە بۆ هاوڵاتیانی دوامین پرسیار لێ دەکەم باسی ئەو مەزرعە و vێلایانەت کرد کە دروست کراون و هەموو خەریکی بیرلێدان و ڕاشانی ئاوی تایبەتین دەمەوێت لێرەوە پێم بڵێ چاوکراوە دەبن بۆی کۆتایی بەۆش بێنن هەر کەسێک ڕاست بێتەوە لە ناو باغەکەی خۆی بیرێک لێدا و ئەولاتر وشکە دوامین پرسیاری بەرنامەکەمە چکە گەیشتمە کۆتایی کەرمکە تاکیت ئەو مەزرعانە یان ئەوان شوێنانیکەوە خەرکەشی ئێستاکە لە ناو شارەکان و یان لە دەرەوە دێتن لۆ شوێنانە لە بۆ پیاسە و لۆ کەیف و سەفا و لە بۆ مانەوەی بەنەوە ئەگرنەوەکان جێ حەوانەوەیە و بەشێکی زۆریان جێ ژیانی بەڕێزانە لەو منتیقەیە
و جێی هاوڵاتیانە و بەشێکیان ناو ڕێزەکانی خۆیان نەناو بەخەکانی خۆیان ئەو بابەتیان کردیا ئیسفادیان لێ کردیا بەران شێوازی ئاودانەکە بیرەکان یعنی هەتا ئەگە هاتنە ئێرانش ئەگەر مەزرعەتشی کرد بە مڕەشەی هەبیتن با تەقتیری هەبیتن با شێوازی ئاودانەکەی با دارەکان هەرچ نەبی ئەو دارەکانی منتیقەی بیتن یعنی ئەسیلەکانی خۆیان بیتن چکە زۆر جار هەیە دەبینی شتێکی دەچینی لێرە کەمیەکی زۆری ئاو دەوێتن ئەوە لێرە پەیدا نابی و لێرەش ناژیتن یعنی ئەوەیە بابەتەکە زیاتر هەرچەندە بابەتی دروستکردنی مەزرعە بە غێر قانونی و لەو دەستخۆشانە ئەوە ڕێپێدراوەتای بەرنامەکە بە هیوای ڕوونەدانی کارەساتی سروشتی بەهۆی باران و بەفرە و سەرماوە ئەگەرچی لە دەسەڵاتی مرۆڤدانێ و لە دەسەڵاتی خودای گەورەیە بەڵام هیوادارین جارێکی دیکە هاوڵاتیانمان نەبنە قوربانی ڕووداوە سروشتەکان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە هێژا کە تاوگەستا لەگەڵمان بوون هەمیشەتان شاد